سلااو ڕێزم کاتان باش بینەر و میوانانی هێژا دووبارە دێمەوە خزمەتان و ئەم جارش لەگەڵ کاک شەماڵ بەشیری کە میوانمانوە زۆر بە خۆشحاڵیەوە بە خێراتنی دەکەین. کاک شەماڵ بەخێر بێ. زۆر سپاس دەکەم کاکیوە. سلااو ڕێز بۆ ئەو دۆستانەی کە ئێستا تەماشاشمان دەکەن. هەر بژی زۆر سپاس بۆی کاتە تەرخان کرد لەسەر ئەو بەرنامە گرینگە. ئێمە پێشووتر وابزانم 3 ئۆکتۆبر لە ئێستا بۆ گەر هەڵە نەبم بەرنمەیەکمان ساز کرد و حوتوبیان 3 ئۆکتۆبر بە تەواوەتی نازانم گرنگ نییە. بەرنمەیەکمان ساز کرد لەگەڵ لەسەر گریمانی وانیش ئەگەری دەستپێکردنەوەی قۆناغێکی دیالۆگ ناڵێ ئاشتی دیالۆگ لە نێوان ئیمڕاری و دەوڵەتی تورکیادا ویانیش بە ئەگەری لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیادا. لەو بەرنمەیەشدا باسمان کرد کە من پێشتر لە 14 مانگی سپتامبەر ینی هەمان مانگێک بەر لە ئێستا چەندین سەرداوم بەدەستکەتن لەبارەی گفتوگویەک ویانیش تەلەکۆنفرانسێک لە نێوان ئۆجلان و قەندیل و لە نێوان ئۆجلان و خۆسەری دیموکراتیکیش ویانیش هێزەکانی سووریای دیموکراتیک بە تەواوەتی نازانم کامیان بوو لەوانەشە هەردووکیان بن. ئیتر ئەو کاتە ئەو بەرنامەیەم کە ساز کرد لە ڕۆژی 14 مانگی 9 مانگی سپتامبەر کۆمەڵی کاردانەوەی بەدواوە هات بە تایبەتیش لایەنگرانی دۆستانی پارتی کرێکارانی کوردستان. ئیتر ئەو زانیاریەت لە شوێ هێناون ئەوانە زانیاری میتن ئەوانە زانیاری پارتی دیموکراتی کوردستانن و بەو شێوەیە بەڵام 2 ڕۆژ بەر لە ئێستا بینیمان کە دەوڵەت باخچەلی لە 1 مانگی ئۆکتۆبر بووانە لە کاتیکردنەوەی دەرگای پەرلەمان ئیتر جاری یەکەم ئەتوانین بڵین بەخۆی دەست پێش خەری کرد تۆقەی لەگەڵ فراکسیۆنی دەم پارتی کرد و لە هەمان کاتدا دوایی لێدوانێکیدا و داوای کرد نرخی ئەو تۆقەیە ئەو دەستە بزانن کە بۆیان درێژ کراوە. دوا بە دوای ئەوە ئەردۆغان لێدوانێکیدا لە ئەردۆغانیش پشتگیری لە تۆقەکەی دەوڵەت باخچەلی کرد وتی ئەمە بەتەنیا دەستی دەوڵەت باخچەلی نیە دەستی ئیتیفاقی هەردووکمانە. ئیتر پەکەکە ویانیش ڕاگەاندنی پەکەکە هەتاوەکو ئێستاش بێدەنگە لەو بارەوە بەڵام دیسانیش ئەمەش بە درۆ و دەلەسا لێک دەدرایەوە هەتاوەکو ئەمڕۆ لە ڕۆژنامەی ئەلمۆنیتۆردا ڕۆژنامەوانی ئیتر ناسرااو کە دەستی بە زۆر سەرچاوی کوردی بە تایبەتی دەگا پەیوەندێکی زۆر خۆشی لەگەڵ لایەنە کوردیەکان هەمویان هەیە ئەوی ئەمبەری زەمان لە ڕۆژنامەی ئەلمۆنیتۆری ئەمریکیدا باسی لەوە کرد. هەمان ئەو زانیاریانەی کە من لە 14 مانگ دڕکاندم وابزانم ئەتۆش ناکۆکیت لەسەر ئەوە نییە هەمان ئەو زانیاریانەی دڕکاندن کە تەلەفۆنێک کراوە لە کاتی تەلەفۆنەکەدا هەندێک گوتوبێژی نەخوازرا و ئەنجام درراوە و ئۆجلان تەلەفۆنەکەی داخستووە بەڵام دیارە پرۆسەیەک بەو شێوەیە لە ئارادایە. نازانم لەکوێوە دەست پێ بکەین پرسیاری زۆرم لانە لەسەر هەڵوو مەرجەکان بەڵام سەرەتا دەمەوێت ئەوە بزانم بێدەنگی پارتی کرێکارانی کوردستان ویانیش ئینکارکردنی لایەنگرەکانیان لە چیەوە دێ ئایا پەکەکە تاوەکو ئێستا پێدەچێ ڕازی نەبوو بێوانیش لەناو گفتوگۆدایە. کاکیوە پیان ئەم پرسیارێکی باشە بۆ چونە ناو بابەتەکە. ئەم پێم وایە بەگشتی لە قۆناغی 1999 بەگرتن و ڕەفاندنی بەڕێز ئۆجلان کۆمەڵک پرۆسەی سیاسی فکری لەلایەن ئۆجلانەوە دەستی پێکرد بەفەرمین و ئەمەش بە زۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی بۆ ناو حیزب واتە پارتی کرێکارانی کوردستان هەم لەو سەردەمەوە چەندین جار ئاگرباس پاشەکشا لە ناو خاکی تورکیا بۆ ناو خاچی عێراق ئەو بەهایانەی کە لە دەرەنجامی ئەم ئاگربەسانە دادران هەم بە جۆرێک لە جۆرەکان ئۆجلان پەکەکەی زۆر ماندوو هیلاک و شەکەت کرد هەم پەکەکەش وەکو سوتنەوە ئۆجلانی لەو پرۆسەیدا زۆر هیلاک و شەکەت کرد. هەردووگلا بە جۆرێک لە جۆرەکان لە پرۆسەی ساڵانی 24 ساڵ 25 ساڵ ڕابردوودا ڕۆڵیان هەبوو لە هیلاککردن ماندووکردنی یەکتر لەلایەک ئۆجلان بە هەموو شێوازێک ئەم پێم وایە لە هەوڵی ئەوەدایە ئەو شتێک کە دەستی پێکردو کۆتایی پێبێنێ ئەمە باش دەزانێ ئەگە بۆ خۆی ئەم دەست پێشخەریە نەکا ئەگە بە خۆی ئەمە نەکا لەو ڕوایدایە کە ئەو کێشەیە زەحمەتتر بەرەو چارەسەری بچێت ئەو هێز و توانایە لە سەرکردایەتی پەکەکەدا نابینێت کە بتوانن ئەم کێشەیە بەرەو جۆرێک لە چارەسەری ببە هەم لە ڕووی فکرێەوە
تیان ڕنابینێ هەم لە ڕووی ڕێکخراوەیی و هەم لە ڕووی سیاسی و ئەمێنێتدا ڕنابینێ لەلایەکی دیکەشەوە ئەوزلانە مەشزانێک کە تەمەنی بەرە و هەڵکشان دەچێت و ڕۆژ بە ڕۆژ کە تەمەنی ویش دەچێتە سەرتر نەخۆشی جۆرێک لە هیلاک بوون جۆرێک لە ریسک و ئەگەری گیان لە دەستانی ئەویش دێتە ئاراوە ئەمە ژوا دەکات کە هێندەی دیکە ئۆزلان لە ترس و دڵڕاوکی ئەوەدا بێت کە سەر بنێتەوە بێەوەی کە پرسی کورد لە تورکیادا چارەسەر نەبوو بێت ئەمە یەک لایانی دووهەمەکەش ئەوەیە کە پەکەکەشە تا ئێستاکانە کۆمەڵێک هەوڵی داوە بۆ ئەوەی کە بەهانای پەیامەکانی ئۆزلانەوە بچێت بەهانای ئەو پرۆسەیە بچێت کە ئۆزلان دەستی پێکردووە هیندێک جار تێنەگەیشتن لە پەیامە یا وەسەرخانە فکری ئایدۆلۆژیەکانی ئۆزلان لەلایەن پەکەکەوە کێشەیەک بۆ لەبەردەم لێک تێگەیشتن و بەرەو پیرچوونی ئەو گەڕانکاریانەی کە ئۆزلان چاوەڕوانی کردو هیندێک جار ترس و دڵڕاوکێ لەوەی کە ئەم گۆڕانکاریانە چ دەرەنجامێکی بۆ سەر حیزب پەیوەندی سەرکردایەتی دەگەڵ تابانی حیزب بەدەنەی حیزب ئەمە چی دێتەوە و بە جۆر زۆرەکان ئەو جۆرە لە دەسەنترالیزمە ئەو جۆرە لە دموکراتیزەکردنەی قوارەی حیزب بێتەوە کاری ئەوەی کە حیزب هەڵبوەشێتەوە بە تایبەتی ئەو پرۆسەی ناکۆکەکانی کە لە ساڵانی 2003 هەتا 2005 لە نێوان بەشێک لە سەرکردایەتی پەکەکە و کات و بەشێکی دیکە هاتە ئاراوە دڵڕاوکێ و ترسی زیاتری لە نێوان ئەو بەشە لە سەرکردایەتی پەکەدا ساز کرد کە ئێستاکە ماونەتەوە وەکو بەڕێزان جەمیل بایەک و مراد کارەیلان و دووران کاڵکانوانە ئەمانە هەموو بەگشتی وایان کردو کە جۆرێک لە چەقبەستویی بێتە ئاراوە چەقبەستویی هەم لە ڕووی ڕێکخراوەیەوە ڕێکخراوەکە هەتا ئاستێک هاتووە لەمە زیاتر ناتوانێت بەرەو لەوە زیاتر ناتوانێت بەرەو پێش بچێت لەمە زیاتر ناتوانێت فکر و وەسەرخانە فکری ئایدۆلۆژی سیاسەکانی ئۆزلان داقورتێنێ و ڕۆژ بە ڕۆژیش بۆ پێشکەوتنانی لە تەکنۆلۆژیادا هاتوۆتە ئاراوە بەتابێت تەکنۆلۆژیای شەڕدا ساحەی مانۆڕی عسکەریش لاو تەنگتر و تەنگتر بۆتەوە ئەمە وای کردو کە پەکە بکەێتە ناو دۆخێکەوە کە لەو دۆخە نەتوانێت خۆی قوتار بکە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پاشەکشەیەکی زیاتر بێ لە ڕووی ڕێکخراوەیی و لە ڕووی سیاسی و لە ڕووی خۆ بەفراوانکردنەوە لایەکی دیکەشەوە ئێمە ژەوە دەبینین کە ئۆزلانیش لە پرۆسەی دیالۆگ و دانوستاندن و چاپێککەوتن دەگەڵ دەوڵەتدا نەگەیشتە هیچ ئەنجامێک ئەویش لەوێدا پرۆژەکانی وەکو بڵقی سەر ئاوی لێ هاتەوە و لە ئەنجامدا ئەو مێزی گفتوگو و دیالۆگی کە لە ئارادا هەبوو ئەو مێزە لە نێواندا نەما وای کردووە ئێمە ئێستاکە هاتووینتە ساڵی 2024 و بە شەڕی نێوان ئیسرائیل و حەماس دێمە سەرەوە بەڵام پرسیارەکەم ئەوەیە کەواتە ئەم جارە جیاوازیەکە چییە؟ یعنی ئەتۆ باس لەوە کرد کە پرۆژەکانی ئۆزلان سەر نەکەوتن بوونەوە سەر بڵقی ئاوڕێکەوتن دروست نەبوو و پەکەکە کۆمەڵێک زیانی بینی جا زیانەکان بەهۆی پرۆژەکانی ئۆزلانە دەبن ویانیش بەهۆی ئەوەی کە لی تێنەگەیشتن تەرجمەی پراکتیک نەکرانەوە ئەمیان بابەتێکی دیکەیە بەڵام ئێستاکە لە بۆ دەوڵەتی تورکیا چ گۆڕانکاریەکە ینی وا پێدەچی ئەو دەستەی کە باخچەری درێژی کرد بەخۆشی ئەڵێ بەخۆشی گوتی لە قسەکانیدا من تورکی باش دەزانم بەخۆش دەزانی و باش بەدیقەت جێم لێ کرد 3000 جێم لێ کرد یعنی ئەڵێ من وەها بە ئاسانی دەستی خۆم نادەمە دەستی هەر کەسێک باشە لێرەدا ئێمە دەبینین دەوڵەت باخچەلی ویانیش دەوڵەتی تورکیا دەست پێشخەری کردو ئەمجارە وا پێدەچی و چونکە لە تۆقەکردنەکە دیار بوو و دەوڵەت باخچەلی پێشتر دژی پرۆسی ئاشتی بوانە ئێستاکە بەخۆی دەست پێشخەرە لەمەدا کەواتە ئەتۆ ئەمە بەچی دەبەستیەوە کاکیوە ئەم پێم وایە وەڵامی ئەم پرسیارێکی دیکە ساز دەکات ئەوژەوەیە کە ترس و دڵڕاوکێکانی من لەم دۆخەچیە بەڵام سەرتا وەڵامی پرسیارەکە بدەمەوە ئەوژەوەیە کە دوو حاڵەت لە ئارادا هەیە حاڵەت یەکەم ئەوەیە بۆچی ئەم ینی سەرتا باس لە هۆکاری کە بۆچی ئێستاکانە دەوڵەتی تورکیا و دەست پێشخەری دەکات دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەم قۆناغە لە چاپێکەوتن دەگەڵ پەکەکە دەگەڵ قۆناغی ساڵی هەم 99 هەم قۆناغی ساڵی 2008 هەم قۆناغی ساڵی 2012 جیاوازی هەیە ئەوش چییە؟ ئاکەپا بە هاوپەیمانیی دەگەڵ مەهەبە توانیویەتی کۆمەڵە گۆڕانکاری لە قوارەی دەوڵەت دەسەڵات هێز لە ناوخۆی تورکیادا بێنێتە ئاراوە کە ئیتر شەڕ لە دژی پەکەکە نەبێتە هۆکاری ئەوەی کە دەست پێشخەری سیاسەت لە تورکیادا هیندێک جار بکرێتە دەستی پەکەکە هیندێک جار بکرێتەوە دەستی دەوڵەت توانیویەتی بە گۆشەگیرکردنی پەکەکە دەست پێشخەری سیاسی لە ناو تورکیادا لە دەستی خۆیدا بگرێت و لە دەستی خۆشیدا بیهێڵێتەوە ئەمە وای کردووە کە جۆرێک لە ئەمەی خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ پەکەکە ئیتر مەترسیەک بۆ ناو خودی
ئاسایش و ئەمنیەت و ئیستقرار لە ناخۆیدا لە ناخۆی تورکیادا نەماوە بەڵکو ڕۆژ بە ڕۆژ پراکتیکی گەریلا هاتوچۆ شەڕ و پێکدادانی گەریلا کە ئەگە جاران لە هەرێمەکانی ئامانۆسە بوو لە دەریای ڕەشە بوو لە دێرسیم هەبوو لە ئامەد هەبوو لە بۆتان هەبوو لە زاگرۆسە بوو ئەمە ڕۆژ بە ڕۆژ پاشەکشەی کردو ئێستاکانە لە هەرێمەکانی گارێ و بەشێک لە زاپ و بەشێک لە هەفتانین و ئەوانەدا سنووردار و گۆشەگیر بوو ئەمە ژوای کردو کە دەوڵەتی تورکیا پەکەی خسوتە ناو پۆزیسیۆنێکی لاوازەوە هەر بۆیە دەگەڵ لایەنێکی لاواز هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئەسکەری چونە ناو دیالۆگ کۆمەڵک ئاوانتاژی بە دەوڵەت هەیە ئەویستیە کە ئەو جارە هاوسەنگیەکی هێز لە ئارادانی بۆ دیالۆگ و مزاکرەکردن بەڵکو دەوڵەت خۆی لە پێگەیەکی زۆر بەهێزتەدا دەبینێ و پێی وایە دەتوانێت شەرت و مەرجەکانی بەسەر پەکەکەدا داسەپێنێ لایەنێکی دیکە چییە؟ لایەنێکی دیکە ئەوەیە تورکیا ترس و دڵڕاوکێکی هەیە کە ئەم هاوسەنگیە بگۆڕدرێت ئەو هاوسەنگی بۆ دەتوانێت بگۆڕدرێت ترس و دڵڕاوکێکە ئەوەیە کە چۆن پاشماوەی بوومە لەرزەی شەڕی 7 ئۆکتۆبر لە نێوان حماس و ئیسرائیلدا کاریگەری لەسەر پێگەی پەکەکە لە جغرافیای عێراق جغرافیای ئێراندا دابنێ و بە زۆر لە جۆرەکان ئەم گۆڕانکاریانە پێگەی پەکەکە لە هەرێمەکەدا بەهێز بکە مەبەست ئەلیرەدا چیە پێگەی پەکەکە بەهێزکە یان پێگەی دەوڵەتی تورکیا لاواز بکە دەتوانێت ئەلیرەدا هەردووکیان لە ئارادا بێ چونکێنێ بەهێزبوونی پێگەی پەکەکە هاواتایە لە ڕۆژی ئەمڕۆدا هاواتایە دەگەڵ لاوازبوونی پێگەی تورکیا لە هەرێمەکەدا لە بەچەند هۆکاران یەک چونکێنێ هەتا ئێستاکانش پەکەکە سەرڕای ئەو شتانی کە باسمان کرد کە لە چ دۆخێکدایە گرنگترین و بەهێزترین و ڕێکخراوترین ئاکتۆری دژە دەوڵەتە لە ناو تورکیادا کە دەتوانێت لە ئاستی سەرەوەی دەوڵەتیدا واتە سەرەوەی جغرافیای تورکیادا لە هاوکێشەکانی سیاسیدا کاریگەری هەبێت و ئاکتۆرێکی گرنگ بێ و گۆڕانکاری لە هاوسەنگی هێز لە منتەقەکەدا بقۆزێتەوە لە بەرژەوەندی خۆی بۆ جارێکی دیکە خۆ بەڕێخستنکردنەوە لە شەڕ لە شەڕ لە جی تورکیادا ئەمەمان لەبیر نەچێت ئەمن پێم وایە تورکیا لە دۆخێکدایە کە زۆر بە وردی متابعی پێشکەوتنەکانی نێوان ئیسرائیل حماس و شەڕی نێوان ئیسرائیل حماس و ئیسرائیل حیزب الله و ئیسرائیل و دەوڵەتی لوبنان دەکات لە هەمان کاتیشدا سلای سەوزی بەڵێ ئێرانیشی بخەسەر دواتر مەسەرم بابەتدا لە هەمان کاتیشدا چرای یا گلۆپی سەوزی ئەمریکاش بۆ سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێستاکانە ئیسرائیل دەبینێت لە منتەقەکەدا کە چۆن هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئیستخباراتی و لەشکریدا پێگەی یا بڵین دەرگای لە بەردەم پێشڕەوی و سیاسەتەکانی ئیسرائیل کردوتەوە و ڕۆژ بە ڕۆژ ئەو ئاکتۆرە چەکدارە ناودەوڵەتیانەی کە سەر بە بەرەی مقاومەی سەر بە ئێرانن لە جغرافیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بچووکتر و لاوازتر و گۆشەگیرتر دەکردرێن حماس ڕاستە لە ناونەچۆ بەڵام ئێگزار زۆر لاواز بوو حیزب الله ڕاستە لە ناونەچۆ و زۆر زەحمەتیشە لە لاو بچێ بەڵام لەمە بوو دواوە حیزب الله ئەو ئاکتۆرە سەرەکیەی گۆڕەپانی حدیاقل هەتا کونێ 5 ساڵ و 10 ساڵی ڕابرداهاتوو ئەو ئاکتۆرە گرنگەی جاران نامێنێ لە ناو سیاسەتی لوبناندا کە توانی ببێتە دەوڵەتی دووهەم یا بڵێن دەوڵەتی لە ناو دەوڵەتدا و ئێستاکانش ئەمە دەبینین کە ئیسرائیل لە هەوڵ و تەخەلایەکدایە کە هێرشێکی بەفراوان بۆ سەر ئێران بکە هەم لە دەرەوەی سنوورەکانی ئێران هەم لە ناخۆ سنوورەکانی ئێران تورکیا دڵڕاوکیەکی هەیە کە گوشاری زیاد لە حەد بۆ سەر ئێران دۆخێک بێنێتە ئاراوە و پێگەی هاوپەیمانەکانی ئێران وەکو حماس و حیزب الله لە هەرێمەکەدا بە جۆرێک لاواز بێ کە پەکەکە تەک ئالتەرناتیڤ و هاوپەیمانی ئێران لە منتەقەکەدا بێنێتەوە هەم لە ئاستی عێراقدا هەم لە ئاستی ئێراندا سازبوونی دۆخێکی ئەبەو جۆرە پێویستی پەیوەندی استراتیژیکتر لە نێوان پەکەکە و ئێراندا ساز بکە و ئەمە دەرگا لە بەردەم چەکدارکردنی پەکەکە لەلایەن ئێرانەوە بکە بە کۆمەڵێک چەکی زۆر قورستر کە ئێستاکانە دەست پەکەدا و کۆمەڵێک پشتگیری دیکەی ئێران و پەکەی لێ بکەوێتەوە هەم لە جغرافیای سوورێدا و هەم لە جغرافیای عێراق و لە جغرافیای ئێرانیشدا پێش بەوەی کە دۆخێکی ئەبەو جۆرە بێتە ئاراوە لە بەرژەوەندی تورکیادایە کە تورکیا بەلای خۆیدا ڕابکێشێ کە پەکەکە بەلای خۆیدا ڕابکێشێ و پرۆسەیەک لە مزاکرە و دیالۆگ پەکە دەست پێ بکە کە زەمینەیەک لێکتر نزیک بوونەوەی ئێران و پەکەکە کەمتر و لاوازتر بکە ئەمە ئەگەری دووەم دەمەوێ بورێژێنم حەزەکەم بۆ چوین جەنابیش بزانم لە ئەگەری دووەمدا ئەگەر ئیسرائیل شەڕەکەی بەتەنیا بە حیزب الله و حەماسەوە ڕاگرت و یانیش بە تۆزێک ماندووکردن و بەهێزکردنی و یانیش لە پەلوپۆکردنی حوسیەکانی یەمەن لە دەریای عەدەن ڕاگرت بەوە وەستا و هێرشی سەر ئێرانی نەکرد و ئەگەر کامێلا هاریس لە هەڵبژاردن بردیەوە ئەمە
بمانەوێ نەمانەوێ ئەگەرێکی زۆرە ئێران و ئەمریکا ڕێک بکەون لەسەر چی ڕێک دەکەون جارێ نازانی بەڵام ڕێککەوتنێک لەگەڵ ئێرانێکی بەو شێوە کە پێشتر لی نەدراوە لەلایەن ئیسرائیلەوە ئەمریکاش پشگیری لەو لێدانە نەکردووە ئەوە بمانەوێ نەمانەوێت لە کاتی کشانەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێستا لە عراق بەڕسمی کشایەوە تەواو بوو ڕنگ بێ سووریاشی بەدواوە بێ دوای ئەوە و ئەمە وا دەکاتن وا ناکە کە پێگەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گچکەدا مەبەستمان لە ناوچەی ئێمەیە زیاتر لەوێدا بەهێزتر بێت چونکە ئێران توانایەکی دیپلۆماسی گەورەتری هەیە لە چاو تورکیا تەماشاکە من لە بەرنامەکانی پێشودا باسم کرد هاکان فیدان دێتە بەغدایە بەغدا هەڕەشە لە بەغدا دەکا و ئینجا دەرگای بەغدا بەجێ دێڕی بەرەو هەولێر دەچێت لە هەولێر هەڕەشە لە سلێمانی دەکا ئینجا دەگەڕێتەوە ئەنقەرە بەڵام تەماشا دەکەی سەر و کۆمارێک چی ئێران دێتە بەغدا دوای ئەوە دێتە هەولێر و دوای ئەوە دەچێتە سلێمانی هەڕەشە لە کەس ناکە لە هەر سێ شوێنیشدا بە کوردی قسە دەکا سەرۆک کۆماری ئێران ویانیش ئێران بەگشتی پەیوەندێکی زۆر باشتری لە چاو تورکیا لەگەڵ هێزەکانی دیکەی دەوروبەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گچکەدا هەیە و ئەمە وا دەکات لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی سیاسی بەڕای من پێگەی ئێران بەهێزتر ببێ لەو بارەیەوە تەماشا دەکەین ڕۆڵێکی یعنی ئەگەرێک هەیە کە ڕۆلی ئێران لە بەرامبەر هاوسەنگی عەرەب ئیسرائیل کە احتیمالی زۆرە لەو کاتەدا اتفاقی ئیبراهیمی ئەبراهام زیاتر گەشەی پێ بدرێت سعودیەش بێتەناوە دوای چارەسەرکردنی ئەو قەیرانە چونکە سعودیا بەڕای من بەتەنیا یعنی کێشەیەکی ئەو های فەڵەستینی نییە ڕاستە باسی ئەوە دەکا باسی دەوڵەتی فەڵەستینی دەکا بەڵام زیاتر بە پێی زۆربەی چاودێران چاوی لەوەیە کە سوود لە وزەی ئەتۆمی ئیسرائیلەوە وەربگرێ ئەو کاتە دوو هێزی ئەتۆمی و دوو هێزی گەورەی وەکو ئیسرائیل و عەرەب دەبێ هاوسەنگێکیان لە بەرامبەردا هەبێ ئەمریکا وایە بەردەوام لە بەرامبەر متفقەکانی خۆشی دۆستەکانی خۆشی هاوسەنگێک دروست دەکات پێشتر لە ساڵی هەفتەکاندا لە بەرامبەر ئیسرائیلدا هاوسەنگی مصری دروست کرد 10 ملیۆن دلاری پێداوانە ئەو ئەمە پارەیەکی زۆرن لە بۆ بەهێزکردنی سەرچاوی سەربازی مصر چونکە پێویستێتی ئایا ئەمریکا ویانش هێز ویانش وڵاتانی ئەنگلۆ ساکسۆن و ناتۆ بیر لەوە ناکەنەوە کە ئێران ئەو کاتە بکەنە هاوسەنگێک لە بەرامبەر هێزی اتفاقی هاوپەیمانانی ئیبراهیمی و تورکیا لەمەدا فرامۆز بکرێت کاکیوە سەبارەت بە بەشی یەکەمی قسەکانت دەگەڵت هاوڕام لە بەرنامەی ڕابردووشدا ئەمنەوەم باس کرد کە جیاوازێکی یەکجار زۆر گەورە لە نێوان سیاسەتی دەرەوەی تورکیا و ئێراندا لارەدا هەیە هەرچی هەیە تورکیا سیاسەتی دەرەوەی هەتا ئێستاکە لە سەبنەمای ئەتنیکە سیاسەتێکی ئەتنیکی لە سەبنەمای ئەتنیک بەڕێوە دەبا لە و کاتێکی سیاسەتی ئەتنیک تێدەپەڕێنێ سیاسەتی مەسەبی بەڕێوە دەبا لەسەر سوارچەوەی ئیخوان موسلیمین و بەری سونەدا سیاست دەکات بە پێچەوانە ئێران ئاکتۆرێکە لە هەرێمەکەدا کە لە هێزی سەخت زیاتر هێزی نەرم بەکاردێنێ هاوپەیمانیەکانی نە لەسەر ئەساسی ئەتنیکە نە لەسەر ئەساسی مەسەبە هەروەکو بخۆت دەزانی دەگەڵ بزوتنەوەی چەپەکان لە هاوپەیمانێتیدا دەگەڵ بزوتنەوەی سونی لە هاوپەیمانێتیدا دەگەڵ بزوتنەوەی شیعە لە هاوپەیمانێتیدا دروزەکان لە هاوپەیمانێتیدا ئەمە و دەگەڵ بزوتنەوەی شیعەی بەڵام نەک ئەسنە العەشەری ئەوانی حوسەکان یەمەن کە ئیسماعیلینە دەگەڵ ئەوان لە هاوپەیمانێتیدایە ئەمە وای کردو کە ئێران بێگومان فاکتۆرێکی براوەتر بێ بجوێرەی تورکیا لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە لەو باردا دەگەڵت سەداسەد هاوڕام ئەو تحلیلە دروستە بەڵام ئێمە ماوەی لەوەی پێش یەکێک لە کاربەدەستانی پێنتاگۆن کە ئیستعفای کرد لەبەر کۆمەڵێک و کاریەکی لەو کارەکان شەڕی غەزە ئەوانە بوو لە چاپێکەوتنێکدا دەڵێ پێش شەڕی غەزە لە پێنتاگۆن مانگانە جارێک لە کۆبوونەوەکاندا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبوو بەمژار لە کۆبوونەوەی هەفتانەدا تەنها چین بوو وڵاتی سین بوو کە ڕۆژەوی سەرەکی کۆبوونەوەکانی سیاسی و هێز لە ئاستی پێنتاگۆندا بوو بەڵام مەسەلەی شەڕی غەزە وای کرد کە تەرجیحی سیاسی نظامی ئەمنی ئەمریکا جارێکی دیکە گۆڕانکاری بەسەدا بێ و مەزبور بێ هەفتانە بریفینگیان هەبێ کۆبوونەوەیان هەبێ لەسەر پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ئێمە پێشتر جاران باسمان دەکرد کە تەرکیزی ئەمریکا وڵاتی سینە و هەوڵدا لە هاوپەیمانیەکانیدا زیاتر تەرکیزی لەسەر سنوردارکردنی پەرەسەندنی سیاسی ئابووری استخباراتی ئەمنی وڵاتی سین لە ئاستی جیهاندا و تەرکیزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمتر بێتەوە شەڕی غەزە ئەم تەرکیزەی خراپ کرد و جارێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتوتەوە ناو مرکزی سیاستەکانی ئەمریکا هەم لە ئاستی وەزارەتی خارجیدا هەم لە ئاستی پێنتاگۆن وەزارەتی دیفاعدا
ئەومان لەبی نەچێت ئەم باوەڕ ناکەم ئێران بە جۆرێک بێتە بەشێک لە هاوپەیمانی ئیبراهیمی چون هاوپەیمانی ئیبراهیمی بەڵام لە تێگەشتی کاکشەمان نەوەکو هاوپەیمانی ئیبراهیمی هاوسەنگێک لە بەرامبەر هاوپەیمانی ئیبراهیمی چونکە ئەو کات هاوپەیمانانی ئیبراهیمی بە تەنیا دەمینێن هێزێکی هەری گەورە هەیە ئیسرائیل و وڵاتانی عەرب وڵاتە عەرەبیەکانی وڵاتی هەری بەهێز لە ناوچەکە بەتایبەتی لە بواری ئابووری سعودیا و ئیمارات و ئەوانە کەم نین مەبەستم ئەوەیە هاوسەنگێک دروست بکە ئیرانێکی تربیەکراو ئیرانێک کە نەبێتە هەڕەشا ئیرانێک کە وازی لە شۆڕشی ئیسلامی ئێران هێنابێ ئایا ئەگەری ئەمە نییە کە ببێتە هاوپەیمانی ئەمریکا لەو بارەوە یعنی نەک هاوپەیمان ڕێکەوتنێک لەگەڵ ئەمریکا بکە لە بەرامبەر پەیمانی ئیبراهیمی هاوسەنگێک دروستکە بەبێ ڕێکەوتن یا جۆرێک چارەسەرکردنی کێشەی ئێران گەڕانەوە بۆ تەرکیز لەسەر وڵاتی سین و سیاسەتی زەریای ئارام یا ئۆقیانوسی ئارام ئەستەما ینی دەبێت چارەسەرێک بۆ ئەوە بدۆزرێتەوە و بەشێک لە هەڵکردنی گڵۆپی سەوز بۆ سیاسەتە عسکەری ئیستخباراتی سیاسەکانی ئیسرائیل لە دژی ئێران بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێران پاشەکشەی پێ بکرێت بۆ سنوورەکانی خۆی واتە قوڵایی استراتیژیکی ئێران سنووردار بکرێت پاشەکشەیەکی بۆ بکرێت بۆ سنوورەکانی خۆی لە هەمان کاتدا باڵی ڕێفۆرم کە گوتارێکی ئەوروپا میحوەرە نەک گوتارێکی رووسیا و سین میحوەر بە پێچەوانە هەرچی بەرەی ڕێفۆرم خوازە لە ئێراندا نیگاکانیان بەرامبەر بە غەربە و دانەوێت کێشەکانیان دەگەڵ غەرب چاسە بکرێت و ئابووری ئێران بە ئابووری غەربەوە ئەنتەگرە بکرێت لەلایەکی دیکەوە لایەنی ئێمە کۆنە پارێزەکانمان هەیە ئوسولگەرەکانمان هەیە کە تەرجیحان هاوپەیمانێتیەکی زیاتر و قوڵتر دەگەڵ بەرەی رووسیا و وڵاتی سینە و لەو سیاسەتەدا ئەم پێم وایە ئەمریکا بە هیچ جۆرێکی ناهێوێت کە پێگەی بەرەی ڕێفۆرم لە ئێراندا لاواز بێ بە پێچەوانە هەوڵ دەدا چەندە زەخت و گوشار بۆ سەر قوڵایی استراتیژیکی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێت لە هەمان کاتیشدا ئەوەندە تەشویقاتی سیاسی ئابووری پێشکەشی بەرەی ڕێفۆرم و دەوڵەتی ڕێفۆرم بکە کە ئەوە پێگەیان لەناو ئێراندا بەهێزتر بکە و لە ژێرناوی ئاسۆیەکی کە تێیدا ئابلۆقی ئابووری لەسەر ئێران لاواز بۆ و زەمینەی ئابووریەکی گەشاوەتر لە نێوان ئێران و ئەوروپا و ئەمریکا دەبێتە ئاراوە ئەم تەشویقاتانە پێشکەش بە بەڕێ ڕێفۆرم بکرێت بەڵام لە هەمان کاتیشدا ئێران لە قوڵای استراتیژیکی خۆی دا ببڕێت ئەمەش جارێ دیار نییە ئایا ئیسرائیل و ئەمریکا لەو سیاسەتی خۆیاندا سەرکەوتن بەدەستێنن و دەتوانن قوڵای استراتیژیکی ئێران گۆشەگیر بکەن و بۆ سنوورەکانی خۆی بگەڕنەوە یا ئەلەم کارەدا سەرکەوتو ناون ئەمەمان لەبیر نەچێ کە ڕۆژ بە ڕۆژ چاودێرانی سیاسی ئاکادمیەکان لەو بڕوادانە بە شەڕی ئوکراینا ئێمە جارێکی کە گەڕاوینەتەوە دۆخی شەڕی سارد واتە ڕۆژ بە ڕۆژ بەرەی غەرب زیاتر شکلی بەرەیەک بەخۆ دەگرێت هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی استخباراتی هەم لە ڕووی نظامی هەم لە ڕووی سیاسیەوە و ڕۆژ بە ڕۆژیش هاوپەیمانێتی و هاوکاریەکانی بەرەی سین رووسیا ئێرانیش زیاتر پتەوتر دەبێت باش زیاتر شکل بەخۆ دەگرێت و سیاسەتی دنیا جارێکی دیکە بۆ ململانەی نێوان ئەم دوو بەرەیە دەگەڕێتەوە و شەڕی ئێستاکانە ئوکراینا ئەوەی بە ئێمە نیشان داوە کە چۆن سین کۆریای باکۆر ئێران بەهانای رووسیاوە چوونە لە شەڕی ئوکراینادا و هەموو هەوڵی خۆیانداوە کە نێڵن رووسیا لە بەرامبەر شەڕ لە جی دنیای غەرب لە ئوکراینادا شکست بهێنێ لە هەمان کاتیشدا بەرەی غەربیش گەیشتێتەوە ئەو ئاستەکە بەبێ سنووردارکردنی ئەم بەرەیە ناتوانێت لە شەڕی ئوکراینادا بەرامبەر بە رووسیادا سەرکەوتن بەدەست بێنێ بۆیە ئێستاکانە بە زۆری جۆرەکان کاردانەوەی شەڕی ئوکراینا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخی غەزا ئیسرائیل لوبنان وهای کردو کە ئەم جەبهەبەندیە ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و ئالۆستر بێت لە عیلاقاتی ناودەوڵەتی و هاوسەنگەکانی هەز لە هەرێمەکەدا باشە ئەمە چۆن بە پرۆسەی ئاشتی و بە تورکیاوە دەبستیەوە چ پەیوەندێکی بە تورکیاوە هەیە لەو بارەوە ئەومان باس کرد کە لەم قۆناغەدا تورکیا دەیەوێت لە کامبەرەدا بمێنێتەوە سەر بە کامبەرێ بێ هەتا ئێستاکەنا تورکیا هەوڵی داوە سەر بە هیچێک لە بەرەکان نەبێ بەڵکو ڕۆڵی ناوبژیوان لە نێوان رووسیا و ئوکراینادا ببینێ و لە زۆرێک لە بوارەکانی خۆیدا لەو سیاسەتەدا سەرکەوتنیشی بەدەستێناوە وەکو مەسەلەن پرسی ڕێکەوتنی دەرباسکردنی دەخڵودانی ئوکراینا بە سنوورەکانی ئاوی تورکیادا بۆ جیهان ئەمە یەکێک لە دەستکەوتەکانی دەوڵەتی ئاکپەیە لە سیاسەتی نیوترالی خۆی لە نێوان رووسیا و غەربدا ئەمە بەڵام تورکیا هەتا ناتوانێت لەم سیاسەتدا بەردەوام بێت بیهێنی هەیە بەشێک لە هاوپەیمانێتی ناتۆ و ڕۆژ بە ڕۆژ هاوپەیمانێتی ناتۆ چاوەڕوانی زیاتر و شەرتومەرجی زیاتر ڕوبەڕووی تورکیا دەکاتەوە و تورکیای بەرەو ئاستێک بردووە کە یا ئەوەیە دەگەڵ بەرەی غەرب خۆی دەگونجێنێ یا ئەوەیە دەبێت تەرجیحی نەهایی خۆی بدە
لەم ئەزمێدا تورکیا ناتوانێت هیچ یا لەو بڕوایدایە پێشوەکە تەرجیحێکی کۆتایی سیاسی بدا دەبێ ناوماڵی خۆی جارێکی دیکە گەسک بداتەوە و ئەو فاکتۆر و ئەو ئاکتۆرانەی کە لە ناوخۆی سنوورەکانی لە سنووری خۆیدا و لە دەروی سنوورەکانیدا ئاکتۆرێکی عدم ئیستقرارەوەتە ئیستقرار لە ناو دەبە ئیستقرار دەشێوێنێ ئەم ئاکتۆرانە چارەسەرێک بۆ ئاکتۆرانە ببینێتەوە و ئەو فاکتۆرانی کە لە ئارادە هەنا گۆڕانکاریان بەسەردا بهێنێ ئەلێرەدایەکە بە جۆرێک لە جۆرەکان لە دۆخێکدا کە پەکەکە لە ڕوانگەی تورکیاوە گۆشەگیر کراوە لاواز کردراوە ئەگەر ئێستاکانە دەگەڵی نەکێتە جۆرێک لە چاوپێکەوتن و داموستاندن دەتوانرێت پەکەکەیەکی ئەلەو پێگەی ئەلەو حاڵەدا خاڵی هاوبەشی دەگەڵ ڕێکەوتنی زیاتر دەگەڵ ئێران زیاتر و زیاتر بێ و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان وا بکە کە پێگەی پەکەکە هەم لە ئاستی عێراقدا هەم لە ئاستی سووریەدا بە جۆرێک گۆڕانکاری بەسەردا بێ کە پەکەکە لە ئاکتۆرێکی نادەوڵەتی و چەکدارەوە بگۆڕێ بە ئاکتۆرێکی مەشروعتر و هەتا ئاستێکی دەوڵەتی تر هەم لە ئاستی سووریەدا هەم لە ناوخۆی عێراقدا و بۆ ئەو ئەگەرانی کە دەتوانێت لە داهاتووی ئێرانیشدا بێتە ئاراوە. باسی سووریات کرد زۆر گرنگە لەو کاتەی کە باخچەلی تۆقەی کرد و پێشتریش چەند ڕۆژێک پێشتر هەتاوەکو ئێستا تەماشا دەکەی جم و زۆر لە نێوان باخچەلی و متفقەکانی مەبەستم ئاکپارتیە لەگەڵ جەماعەتی داوود ئۆغڵو زۆر خۆش بووتەوە کە میعماری ڕووخاندنی ڕژێمی سووریا بوو. معماری استراتیژی تورکیا بۆ سووریای بوو لە 2011 بۆ سووریا بوو لە هەمان کەدا کەسێکیش بوو لەوان نیدی کە زیاتر باسی میساقی میلی شتیواشی دەکرد ویانیش ڕۆژ چی پێ دەڵێن نیۆ ئۆسمانلی باسی ئەوەشی دەکرد. ئایا ئەوانە دەبێت چ پرۆژەیەکیان لە بۆ سووریا هەبێ لە کاتێکدا کە هێزەکانی سووریای دیموکراتیک هاوسەنگیەکە لە هەمان کاتدا هێزەکانی تورکیامان هەیە ئۆپۆزیسیۆنی سووریای سەر بە تورکیامان هەیە ئەوانیش کە دوو بەشن بەشێکیان بە ئاشکرا متفقی تورکیای بەشەکەی دیکەش لە ئیدلیبە بە شێوەیەکی ناڕاستە خۆ متفقی تورکیای. کاکیوە یەکشت بڵم دەگەڵ ئەو باگراوندی کە باست کرد هێرشەکانی تورکیا بۆ سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا بۆ خۆسەری دموکراتیک لە 2 مانگ و نیو 3 مانگی ڕابردووشدا هەتا ئاستێکی ئێکجار زۆر کەمی کردو ئەگەر تۆ سەرنجت دابێ جاران ڕۆژ نەبوو سیارە نەتەقێنرێتەوە هێرش بۆ ژێرخانی ئابووری و خزمەت گوزاریەکانی کۆمەڵایەتی ڕۆژاوا نەکردرێ هەم بۆ نەخۆشخانەکان هەم بۆ ڕێگاوبانەکان هەم بۆ ناوەندەکانی گەیاندنی ئاو و کارەبا و هەموو ئەوانە بەڵام لە 3 مانگی ڕابردوودا لێرە و لەوێ 1-2 دانە هێرش کراون بەڵام ئەمە زۆر جیاوازتر دەگەڵ ئەو هێرشانەی کە لە 2 مانگ و 3 مانگی ڕابردوودا ئاراستەی هەرێمەکانی خۆسەری لە سووریادا دەکردا ئێمە ئەوشمان لە بینەچێ کەواتە ئەمەش بخۆی جۆرێکی دیکە گوزارە لە هەوڵێک بۆ کەمکردنەوەی گرژەکان و سازکردنی زمینەیەک بۆ دیالۆگ نیشان دەدا. ئەم پێم وایە کەواتە ئامانجی تورکیا لە مەداچیە ئامانجی تورکیاوێ ڕژێمی ئەسەد سەر لە نوێ بڕوخێنەوە یانیش دەرفەتێک دەبینێ لە کاتێکدا کە ئیسرائیل ئێران لاواز دەکات لە سووریا ڕژێمی ئەسەد بڕوخێنێ و لەو ڕێگایەوە دیالۆگێک لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا باشتر بکە. ئەم پێم وابێ ئەمریکا وڵاتانی ئەوروپا هەموو وڵاتانی عەرەبی و تورکیەش دەناودا گەیشتەوە قەناعەتی کە پرۆژەی ڕووخاندنی ئەسەد شکستی هێناوە و کۆتایی پێهاتەوە هەر دەربارەی قسەکان ئیسرائیلیش لەو ماوەیە بەڕاستی دژی بەعسیەکانی سووریا هیچ شتێک ناکە یعنی ئەوەی ئیسرائیل دەیکات لە سووریا لە ئێرانیەکان دەدا ڕاست بێگومان هەر بۆیە ئێستاکانە بە تایبەتی هاوپەیمانانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست وەکو بەشێک لە وڵاتانی عەرەبی پرۆسەی نۆرمالیزەکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ بەشار ئەسەد دەست پێ کردو تو بۆ خۆداگاداری کە چەند جار بەشار ئەسەد بانکراوەتە کۆمکاری عەرەبی بانکراوەتە وڵاتانی عەرەبی پێشوازی فەرمی لە کردراوە بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی قۆنسولۆس و سفارەتخانەکانیان لە شام جارێکی لەگەڵ ئەوروپاش دیالۆگ پێشکەوتووە بەڵێ جابووە ئەو پرۆژەیە کۆتایی پێهاتەوە بەڵام یەکشتمان لە بینەچێ هەر چەشنە ڕێکەوتنێک هەر چەشنە گەشەسەندنێکی سیاسی لە پەیوەندی دەگەڵ تورکیا و خۆسەری دموکراتیک لە سووریادا پەیوەستە بە پەیوەندیەکانی تورکیا دەگەڵ پەکەکە واتە بەبێ چارەسەرکردنی هەموو لایەنەکان ئێستا گەشتەوە قەناعەتە بەبێ چارەسەرکردنی پرسی نێوان تورکیا و قەندیل ناتوانرێت گۆڕانکاریەک
گەشەسەندنێک پێشکەوتنێک لە پەیوەندیەکان و لە سیاست لە نێوان تورکیا و خۆسەری دموکراتیکدا بێتە ئاراوە. ئەمە هەم ئەمریکایەکان بۆ قەنەعەتە گەیشتون، هەم تورکیا بەم قەنەعەتە گەیشتووە و هێزانێک لە شەڕی سووریادا بەشدارن و ئەم دۆخەش هەتا ناتوانێت ئەو جۆرە بەردەوام بمێنێتەوە. هەر بۆیە بەشێکی دیکە لە چارەسەرکردنی قەیرانی نێوان تورکیا و سووریا و تورکیا و خۆسەری دموکراتیک پەیوەستە بە سازکردنی جۆرێک لە مذاکرە و دیالۆگ لە نێوان قەندیل و تورکیادا، بە تایبەتی لە خۆناغێکدا کە ڕۆژ بە ڕۆژ پرسی پەنابەران لە ناو خۆی تورکیادا بۆتە ئاستەنگێکی ئێگزار زۆر گەورە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تو بە خۆت زانین ڕۆژ بە ڕۆژ نەفرەت لە بەرامبەر پەنابەرانی سووری پەنابەری عەرەب زیاتر و زیاتر دەبێت، قەڵەشتی نێوان کۆمەڵگای تورکی و خەڵکی عەرەب بەگشتی جۆرێک لە نەفرەت لە بەرامبەر عەرەب پێش دەکەوێت. ئەمەش بۆ دەوڵەتێک کە خۆی پێدەوڵەتێکی ئیسلامیە لە هەوڵی هاوپەیمانێتی و نوێنەرایەتیکردنی دنیای موسڵمانان و دنیای عەرەبدایە ئەمە کێشەیەکی ئێگزار زۆر گەورەیە، سازبوونی قەڵشتێکی ئیدۆلۆژیکە لە نێوان دەسەڵات و لە نێوان کۆمەڵگادا. هەر بۆیە پرسی پەنابەران هەم هیچ ئەوەی کە پرسێکی ئابووریە پرسێکی ناوخۆی سیاسیشە لە هەماکەدا بۆتە کێشەیەکی ئێگزار زۆر گەورەی ئایدۆلۆژیاش بۆ دەوڵەتی تورکیادا. هەر بۆیە دەبێت بە جۆرێکی چارەسەرێک بدۆزرێتەوە بۆی کە هەم پەیوەندیەکانی نێوان دەوڵەتی تورکیا و خۆسەری نۆرمالیزە بکرێتەوە، پرسی پەنابەران بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بێتەوە و ڕۆژ بە ڕۆژ چەندەش ئەم پەیوەندی لەگەڵ خۆسەری چارەسەر بکردرێت زمینەی ڕێککەوتن لەگەڵ بەشار ئەسەدیش دێتە ئاراوە، چونکە ئێستاکانە بەشار ئەسەدیش فێر بوو کە پرسی خۆسەری لە جێ دەوڵەتی تورکیا بەکاردێنێ، تورکیاش هەمان پرسی خۆسەری لە جێ دەوڵەتی سووریا بەکاردێنێ. جا ئێستاکانە کێشەکە گەیشتە سەر ئاستەی چێ دێنێ فاکتۆرەکانی تهدید دەقۆزێتەوە دیکاتە فاکتۆری ئاوانتاژ لە دێزاوانتاژەوە. هەتا ئێستاکانە خۆسەری دموکراتیک فاکتۆرێکی دێزاوانتاژ بوو هەم بۆ تورکیا هەم بۆ شام. ئێستاکانە ڕقابەتێک لە ئارادایە چ بەچێک لە ئارادایە چ دەهێ ئەو دێزاوانتاژە بگۆڕە بیکاتە ئاوانتاژێک بۆ سیاسەتی خۆی و زمینی جۆرێک لە ڕێککەوتن بێنێتە ئاراوە. بە تایبەتی ئەوەی کە زۆربەی لایەنەکانیش ترس و دڵڕاوکی هاتنە سەرکاری ترامپیان هەیە و دەترسن کە سیاسەتی ترامپ جارێکی دیکە جۆرێک لە ئاڵۆزی و لە قەیران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێنێتە ئاراوە. و پێش هاتنە ئاراوەی پێش ئەوەی کە ترامپ بێتەوە سەرکاریا پێش ئەوەی کە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەرەو جۆرێک لە کۆتایی بچن لایەنەکان لە هەوڵی ئەوەدانا کە ئاسۆیەکی ڕوونتریان لە سیاست بە خۆیان دابین کرد بێ و جارێکی دیکە نەکەونە جۆرێک لە قەیرانی سیاسەتێک کە ڕۆژانە بە تویترێکی ترامپ دەتوانێت سەرابن بێ و دەتوانێت گۆڕانکاری 180 دەرەجەی بەخۆیەوە ببینێ. هەر بۆیە لێرەشدایان پێم وایە پرسی دیالۆگ لە نێوان تورکیا و قەندیل بابەتێکە کە ئیتیلەوەی بوداوە ناتوانین تەنها وەکو درۆ چەواشە زانیاری هەڵا تەماشا بکەین. ئەتۆپیا بە یەکەمین کەسی کە ئەم زانیاریت بڵاو کردەوە و ڕوبەڕوو یەک دنیاش بێڕێزی و دشکاردانەوە ئەو زۆرشتانەش بوویەوە. ئێستاکانە ڕاگەیاندنەکانی زۆر فەرمیتر و ڕۆژنامەوانی زۆر معتەبەر لە ئاستی دنیاشدا باز لەوە دەکەم. ئەوڕۆ بینیم کە دونداریش باز لەمە دەکات ڕۆژنامەوانی تورکی ئەویش تەنانەت دەستی پێکردووە لە لاپەڕی تویترەکەی خۆیدا ئەم بابەتی وروژاندووە. ئەمە دەگەێنێتە جۆرێک لە قەنەعەت کە ئەم شتە تەنها دەنگۆیەک نییە و ئێمەش دەبێت بتوانین وەکو ڕایگشتی خەڵکی کوردستان لەسەر شتانە تاوتۆ بکەین، نیقاش بکەین و بیڕوا بگۆڕینەوە. یەک کاتمان زۆر کەماوە بەڵام پرسیارێکی گرنگیشم ماوە، چونکە هەم ئەو زانیاریانەی من دڕکاندم هەم ئەو زانیاریانەی عەمبەرین زەمان باسی دەکەن لە یەک شوێندا یەک دەگرنەوە کە ئاڵێ تەلەفۆنەکە یعنی تەلەفۆنەکەی نێوان قەندیل و ئۆجەلان باوا بڵێن ئەوەی تێکەوتەوە ینی گفتوگویەکی نەخوازراوی تێکەوتەوە دیالۆگە کۆتایی پێ هاتووە. و لە هەمان کاتدا کە من گوێم لە گوتارەکەی ئەردۆغان گرت، ئەردۆغان وا پێ دەچێت هەندێک سنوور دابنێ باخسەری سنووریدانا لە بۆ بەدەپە خۆتان لە ڕێکخراوی تێرۆریست بە دوور بکرێن ئەوە دوا شانستانە فلان و فلان، بەڵام ئەوەی ئەردۆغان زۆر سەرنجڕاکێشترە لەلایەک باسی دۆزی کوبانەی دەکات ئەڵێمە دۆزێکی جیاوازە، یعنی ئەڵێ ئێوە واز لە دەمیرتاش و هەواڵەکانی بێنن کێشەی من لەگەڵ ئەوان کێشەیەکی شخصی کێشێکی تایبەتە. لە هەمان کاتدا کە باسی دەمپارتی دەکە ینی باسی دەمپارتی ناکە، بەڵام ئەڵێ بەدەستێک سیاست و بەدەستێک چەک نابێ. من وای بۆ دەچم باسی دەمپارتیەکە، یعنی ئەڵێ پەیوەندی خۆتان لەگەڵ پەکەکە ببڕن بە تەواوەتی، چونکە ئەڵێ مەبەستی لە سیاست ئەوەیە کە گوایە دەمپارتی گوێ لە پەککە و ئەوانەی شاخ دەگرێت ئەگەرنا دەمپارتی چی پێ نەبووە. باشە بەتەنیا دەرگایەک دێڵیتەوە کەواتە ئەویش دەرگای ئیمرالیە. باشە پەکەکە بەوە ڕازی نابێ بەڕای من، یعنی ممکن نیە پەکەکە بەوە ڕازی بێ کە هیچ دیالۆگێک لەگەڵ ئەودا نەبێ، چارەنووسی لە ئایندەدا دیار نەبێ و ئەمانە هەمویان بنێریە ئوسترالیا و یابان و نۆرویج وەکو پەنابەر گەنجەکانیشان تەسلیمی تورکیا بنەوە. پرسیارەکەم ئەوەیە ئەکرێ لە ناو حرەکەتی ئۆجەلانیدا
بەگشتی کۆدەنگیەک لەسەر ئەوە ساز بکرێت کە دیالۆگەکە بەبێ کێشە بەڕێ بکرێت ئەم پێم زەحمەتە ینی ئێستاکە ئەم دۆخەدۆخێکی ئێگزار زۆر دژوارە چونکە ئێمە یەکێک لە بەخۆ دەزانی مەسلەی میدییشن نگۆشیشن ناوبینکاری و دانوستاندن و پرسی ئاشتی لە دنیادا ینی زانستە لە زانکۆکاندا وەکو پرۆگرام دەخێنرێ و ئەم پرۆسانە بنەمای خۆی هەیە پراسیپی خۆی هەیە لە هیچ شوێی دنیادا ئێمە پرۆسەیەکی سەرکەوتووی ئاشتی یا دیالۆگ و مزاکرەمان نییە کە مەبەستی لاوازکردن و لە نابردنی یەکێک لە لایەنەکانی بەشدا لە دیالۆگ و لە چاپەکەوتن دانستانەکاندا بێت ئەو دۆخی کە پەکەتیدا هەیە و ئەو شەرت و مەرجانەی کە ئێستاکانە ڕوبەڕووی پەکە دەکرێتەوە شەرت و مەرجێکی یەکسان و هاوسەنگ نین بۆ لایەنێک کە بتوانێت ئاسۆیەکی ڕوون بخۆی بەدی بکە هەرە ئەمە ژوا دەکات کە ئەم جۆرە دەست پێشخەریانە هەم دەگەڵ ئۆزلان ڕوبەڕووی کۆمەڵە ئاستەنگی و لە کەڵبەزینەوە بێتەوە هەم دەگەڵ دەوڵەتی تورکیاشدا نەتوانێت ئەنجام بخۆبینی هەروەکو چۆن لە پرۆسەی ساڵی 2012-2013 چەندین کەس تێزی دکتۆرا و لێکۆڵینەوە زۆر باشیان لەسەر ئەمە نووسیوە کە هۆکارەکانی شکستی ئەم پرۆسەیە چ بوو یەکێک لەوان بۆ دەگەڕێتەوە کە گوتاری ئێمە تو ناکەینەوە سەرۆک لە پرۆسەی مزاکرە و دیالۆگ بەڵێ ئەمە لە پرۆسی مزاکرە و دیالۆگدا ئەتو ناتوانانی بەلایەنێکی بەشداربوو لە دیالۆگدا لە مزاکرەدا بڵێ ئێمە ئەتۆ لە دەسەڵات دەخین ینی لایەنێک بۆیە بەشداری پرۆسی مزاکرە دەبێت بچووکێنە بەرژەوەندی خۆی تێدا دەبینێتەوە مسۆکردەکە جاتۆگە پەیامەکەت پێدا کە من ئەتوە لە دەرەنجامی ئەم پرۆسەیەدا و لە دوای ئەم پرۆسەیەدا من ئەتۆ لە دەسەڵات دەخەم کەواتە ئەم لایەنە هیچ شتێکی نامێنێتەوە کە مولزەمی بکە بە پابندبوون بە پرۆسەی مزاکرە و ئاگربەست و دواتر پرۆسەی ئاشتی ئێستاکەنە هەمان شت بۆ پەکەکە ئێستاکانە ڕوودەداتەوە تۆ بینی جۆرێک لە تەسلیمیەت بوون بەسەر پەکەکەدا داسەپێنی جا فەرق ناکە ئەم تەسلیم بوونە چ لە بەفەرمی لەلایەن ئەردۆغانەوە بگوترێت یا بە جۆرێک لە جۆرەکان ئەم پەیامە لەلایەن ئۆزلانەوە بە پەکەکە بدرێت یا سەرکردایەتی پەکەکە پەیامەکەی ئۆزلان وەکو جۆرێک لە تەسلیمیەت بۆ خۆی تەماشا بکە یعنی ئەمە بۆ خۆی لە سەرەتاوە جۆرێک لە قیران ساز دەکات چونکە یەکێک لە پرەنسیپە هەرە گرنگەکانی سەرەتای دەستپێکردنی پرۆسەی مزاکرە ئەوەیە کە دەبێت ترانسپارنت دڵنیایی دروستکردن واتە جۆرێک لە ئاشکرابوون لە پرۆسەکە لە ئارادا هەبێ ینی لایەنەکان هەست پێ نەکەن کە ئاجندایەکی شاراوە لە پشت بابەتەکاندا هەیە متمانە لە نێوان لایەنەکاندا هەیە و لایەنەکانیش هەردوو لە خۆیان بە لایەنی گرنگ و سەرەکە لە پرۆسەکەدا دەبینن و هەست پێ دەکەن کە دەتوانن بگەنە ئاستێک لە پرۆسەیەکی هاوسەنگ لە مزاکرە و لە چارەسەرکردنی کێشەکان پەکەکەیە کە بە هەموو جۆرێک لە ئێستاکانە گۆشەگیر کراوە ڕۆژ بە ڕۆژ ئەندامەکانی تیرۆر دەکرێت لە ساحەی عێراقدا وەکو کتمان ساحەی گۆڕەپانی سیاست و عسکەری هەموو شتێکی بۆتە عێراق بینێ لەسەر میزی مزاکرەدا بنیشێ ئەمە بەڕاستی دۆخەکەی بۆ پەکەکە زۆر زەحمەت دەکات و پەکەکە لە ئاستێکی هاوسەنگ دانێ بەڵام لە هەمە کاتیژا پەکە دەبێت ئەمە ببینێ کە ئەگە ئەمەنەکە چ دەکات ئایا دەتوانیە ئەم دۆخە 45 ساڵی دیکە بەردەوام بکە ئێستاکەمە دەتوانین بڵین تقریبا مێژووی پەکە بۆتە مێژوویەکی 45 ساڵ ببێ ئەنجام 45 ساڵی دیکە بەردەوام بێ وەکو حزبی دموکراتی کوردستانی ئێران لێ دێت تەمەنە دەبێتە 70 ساڵ 80 ساڵ دەمێنێەوە وەکو بزوتنەوە بەڵام نابی بە بزوتنەوەی کە چارەسەری دەخڵکەنی تەنادەبی بە بزوتنەوەی کە تۆ بەرخودان دەکەی بە ئایا ئامانج لە شۆڕش بەرخودانە یا ئامانج لە شۆڕش گەیشتن بە جۆرێک لە چارەسەری و یەکلایکردنەوەی کێشەکانە هەتا ئێستاکەنا بزوتنەوەی سیاسی کورد نەیتوانیوە ببێتە هێزی یەکلاکردنەوەی هێز کێشەکان بەڵکو بەردەوام بۆتە هێزی بەرخودانەوە هێزێک کە بەرگری دەکات و ڕۆژ بە ڕۆژ بە چوونەسەری تەمەنی ئەندامانی سەرکردایەتی جیل یەکەمی پەکەکە ئۆجلان بایک کارایلان قەرس و ئەوانە و ئەگەری مردنی ئەم کەسانانەش هێدی کە تەمەن دەچێت سەری هەم کەس دەمرێت ئێمەمانانیش دەمرین ئیتر ئەم حیزبە دەکرێتە دەستی چێ و ئەو پرۆسەیە بە چۆن ئیدارە دەکرێت بەرەو چه ئاراستەیەک دەچێت ئیدی ئەمە ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە بەرەو داهاتوویەکی نادیاری زۆر ئەستەم دەبات جا بۆیە ئەلێرەدا ئیدی کە دەبێت بزوتنەوەی سیاسی جورئەت و جەسارەتی هەبێت کە بڕیاری زەحمەت و دژوار بدا و دەبێت بزانین کە ئایا پەکەکە چۆن ڕوبەڕووی ئەم چالنجە پڕ لە زەحمەت و دژوارەی دەبێتەوە کە ئێستاکانە ڕوبەڕووی بۆتەوە بە تایبەتی کە لایەنی مخاتبەکەی ئێستاکانە سەرۆکەکەیەتی کە ڕۆژ بە ڕۆژیش دەڵێن کە بەجان و بەخوێن ئێمە دەگەڵ تۆین ئەی سەرۆک ئێستاکەیەتی لەوەی بۆ دواوە ئەم دۆخە دەتوانێت تەنانەت کۆمەڵک قەیرانی ئایدۆلۆژی و ڕێکخراوەیشی دەگەڵ خۆی دابێنێ ئەگەر ئەو دۆخە بۆ جۆرە بەردەوام بێ بەڵێ کاک شەماڵ هاتینە کۆتایی
ئەو کاتێک کە دامان نابوو زۆر سپاس دەکەم بۆ بەشداربوونت پێم وابێ بەرنمەیەکی بەخێر و بەرەکەت و پڕ زانیاری و هەڵسەنگاندنی باش بوون زۆر سپاس بەوە بەشداریت منیش سپاس لە تۆ دەکەم کاکیوە دەستەکان خۆش بێ و سپاس بۆ بەڕێزانەی کە بینەری بەنامەکەشمان دەبن زۆر سپاس کاتێکی خۆش ئێوارەیەکی باش بۆ تۆ و بۆ بینەرانیش کاتێکی خۆش بە ڕێزان تا بەرنمەی ئایندا ڕێز و سڵاو